بەڕێزان خۆشەویستان، دام و دەستگاکانی ڕاگەیاندنەکانی نێوخۆیی بیانی لە دوور و نێزیکەوە زۆر بە گەرمی بەخێر هاتنتان دەکەن لەلایەن پەیوەندیەکانی گشتی حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە بە بۆنەی یەکبوونەوەی دموکراتەکانەوە. ئەمڕۆ پرێس کۆنفرانسێکمان بەڕێوە خستووە بۆ ئەوەی کە ڕێزدار کاک خالد عەزیزی وتەبێژی حزبی دموکراتی کوردستانی ئێران لەبەردەم ڕایگشتی و کامێراکان سەبارەت بە یەکبوونەوەی حزبی دموکراتی کوردستان وتەکانی پێشکەش دەکا و ئێوە بەڕێزانیش هەر کامیان بە پێی نۆرەی دیاریکراو خۆتان معرفی دەکەن لە چ کانالێکەوە پرسیاری خۆتان ئاراستە دەکەن و بەڕێز کاک خالد عەزیزی بە پێی دەرفەتی دیاریکراو وەڵامی ئێوە دەداتەوە. هیوادارم ئەو کاتەی کە بۆ ئەو پرێس کۆنفرانسە تەرخانکراوە بتوانین بە باشی استفادە لێ بکەن. ئێستاش داوا لە بەڕێز کاک خالد عەزیزی دەکەین بۆ پێشکەشکردنی وتاکانی بە ئەو پرێس کۆنفرانسەوە و گەیاندنی پەیامەکەیان. بفەرمون. بەڵێ زۆر بەخێر بێن مێدیاکارەکان بۆ ئەو کۆبوونەوە یا ئەو کۆنفرانسی مەطبوعاتی لەلایەن حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە بەخێراتنتان دەکەم. لە ڕاستیدا ڕۆژی ڕابردوو سەنەدێکی مێژوویی دەکرێ بڵام لە مێژووی حزبی دموکرات و لە مێژووی خەبات و تێکۆشانی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان ئیمزا کرا. ئەو سەنەدە لە نێوان حزبی دموکراتی کوردستانی ئێران و حزبی دموکراتی کوردستان بوو کە لەلایەن هەردوو گلاوە ئیمزا کرا و لە دۆی نێڕە لەمەو بەدووە هەمووی دموکراتەکان بە نێوی حزبی دموکراتی کوردستانی ئێران کار دەکەن. ئەو سەنەدە بۆ گرنگ بوو لە کاتێکدا ئەو سەنەدە ئیمزا کراوە کە لێک دابڕان و لێک دووری و نەبوونی یەکریزی بەداخەوە تا ڕادەیەکی زۆر باڵی بەسەر لایەنە سیاسیەکانی کوردستان چێشاوە. ئەو سەنەدە بۆیە گرنگ بوو لە کاتێکدا کە ئێران لە بازنەی سیاسەتی کەلانی نێودەوڵەتیدا مەوزوعە و ڕۆژانە بە شێوازی جۆرا و جۆر دێتە نێوباس و ئوسوولەن چۆن تەعامل لەگەڵ ئێران بکرێ. یەکێک لە حیزبە سەرچیەکانی سەحنەی سیاسی ئێران و کوردستانی ئێران واتە حزبی دموکرات دەبێتەوە بە یەک. ئەو سەنەدە بۆیە گرینگە پەیامێکی زۆر شەفاف و ڕاشکاوانە دەدا بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران ئەو شوێنەی کە حزبی دموکراتیان دروست کرد. پیان دەڵا ئەو لێکدابڕان و ترازانە تەسیری لەسەر خەبات و تێکۆشانی ئێمەدانەنە و ئێمە پەیامی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەک و دۆستانی حزبی دموکرات لە هەموو پارسەکانی کوردستان بە تایبەت لە باشووری کوردستانمان وەرگرت و سعیمان کرد ئەو ئەرکە بەجێ بگەین و حزبی دموکرات یەک بگرێتەوە. لە هەمان کاتیشدا ئەو سەنەدە پەیامێکی باشە بۆ حیزب و لایەنە سیاسیەکانی ئێرانی کە ئێستا بەداخەوە بەربڵاوی دەنێویاندا زۆرە کە دەکرێ بڵام سەرڕای ئەوەی کە ئێمە دەتوانین هەما هەنجیمان هەبێ بۆ کاری هاوبەش بگرە دەتوانین زۆرتر بڕۆین و دوو حیزبیش بکەینەوە بە یەک. بۆیە ئەو ئیقدامی حزبی دموکرات ئیقدامێکی مێژوویە. ئێمە بەو کارەی خۆمان تاهودیشمان بۆ خۆمان دروست کردووە، مەسئولیەتمان دروست کردووە. ئەو تاهود و مەسئولیەتە ڕووی لە ڕۆژهەڵاتی کوردستان یا کوردستانی ئێرانە. بە خۆشیەوە لەوێ خەبات و تێکۆشانی و جم و جۆڵێکی بربەرین لە گۆڕێدایە عەلەیهی نظامی کۆماری ئیسلامی. ئەوان احتیاجیان بە یەکریزی و یەکگرتووی دموکراتەکان بوو و ئەوەش بۆ ئێمە مەسئولیەت دروست دەکات لە داهاتوودا چۆن وڵامدەری ئەو خەبات و تێکۆشانە بینەوە. ئێمە بۆ ئەوەی کە ئەو پرۆسەیە بە ئەنجام بگا تا ئەوجەی پەیوەندی بە تەوافقاتی نێوخۆی هەردوو لای دموکراتەکانەوە هەیە بۆەوەی کە بەباشی بەرەو پیری کۆنگرەیەکی یەکگرتنەوەی دموکراتەکان بچین لەژێر ڕێبەری چی کە کاتی دانراوە حزبی دموکراتی کوردستانی ئێران بۆ خۆی باشتر ئامادە بکە بۆ ئەو کۆنگرەیە. تەبیعەتەن ئەوەش بۆ خۆی ئیقدامێکی باشە ئەقلیەت و فەرهەنگی تەوافق
و لێک حاڵی بوون بەو جۆرە بێتە نێو ئێمەی کورد تا ئەوجەی پەیوەندی بە ئێمە دموکراتەکانەوە هەیە. لە بوارێکی دیکەدا دیسان دەتوانێت هیوادارم کاتێک کۆنترین حزبی کوردی و یەکێک لە قەدیمیترین حزبەکانی سەحنەی سیاسی ئێران تووشی لێکترازان بوو و یەکیان گرتەوە، ئەوەش لە حەدی خۆیدا پەیامێکی باش بێتن بۆ خەڵکی باشووری کوردستان، بۆ حیزب و ڕێکخراوەکانی باشووری کوردستان کە بتوانن کۆمەک بێ بۆ هەماهەنگی و هاوکاری زۆرتر لە دەورانێکی زۆر حساسی ئاڵۆزی منتەقەکەدا. ئەوە لە حاڵێکداوە دەڵم کە ئێمە دوو حیزبمان کردەوە بە یەک. ئەو پرۆژەیە بڕێک زۆری کێشا و ئەو زۆر کێشانە دوو قازانجی هەبوو. قازانجێکەوە بوو ئەقلیەتی مزاکرە و گفتوگۆ لەگەڵ یەکتر بۆ چارەسەرکردنی کێشەکان دەبێت لە ئەولەویەتدا بێ. قازانجی دووەم ئەوە بوو نفسی مزاکرە لەگەڵ یەکتر تەمرینی تەحەمولی یەکترە، تەمرینی تەحەمولی یەکترە. بۆیە هەردووی ئەو فاکتۆرانە دەتوانێت بنەمایەکی باش بێ لە چەند و چۆنی مدیریەتێکی باشی ئێستای حزبەکەمان حزبی دموکراتی کوردستانی ئێران لە پێناو داهاتوودا. تا ئەوجەی پەیوەندی بە سیاسەتەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە هەیە، بەخۆشیەوە لەتبوون تەسیرێکی ئەو تۆی سیاسی لە شتەکەلانەکانی ئێمە لە دژی کۆماری ئیسلامی لە ئاستی ئێران لە پەیوەندی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ئاستی نێودەوڵەتی و دیپلۆماسیدا نەبوو. بۆیە لەو بوارەوە ئەگەر ئێمە لێکیش جیاواز بووین زۆر لێک نزیک بوون. ئەوە دەکرێ بڵم بەشی کەمی کێشەکانی ئێمە بووە. ئەنی دەم هەوێ بڵم دموکرات ڕابردوو بنەما و تێگەیشتن و ئوسول و فەرهەنگێکی لە سیاستدا بووە کە بەخۆشیەوە کاتێک دەکەوینەوە سەرێک کێشەیەکی ئەبێ بەردەفکە حەزبێ بەش بە حاڵی خۆمان لەمە و بەدواش تاهوداتی خۆمان لە بوارەکانی جۆرا و جۆر کە حزبی دموکراتی کوردستانی ئێران بەشێکە لەو گۆڕەپانە بەجێ دەگەێنین. یەکەم تا ئەوجەی پەیوەندی بەنێوە خۆی وڵاتەیە بێتەوەجۆ نابین، بێتەفاوت نابین لەو خەبات و تێکۆشانە بربەرینەی کە لە گۆڕێدا هەیە. حزبی دموکرات کە لەوێ دروست بۆ ئینتزاراتیان لێ هەیە. حزبی دموکرات هەوراز و نشیوی زۆر بووە، ڕێبەرانی ترۆرکران، کادرێکی زۆری ترۆرکران، پێشمەرگەیەکی زۆری قوربانی داوە، موشکبارانی تەحمل کردووە. هەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە پشتی بوونە و نیان هێشتووە بکەوێت. سەبارەت بە هەرێمی کوردستان و باشووری کوردستان پێم خۆشەوە تاکید بکەمەوە، دووپات بکەمەوە، حزبی دموکراتی کوردستان لەسەر ئەساسی دەخالەت نەکردن لە کاروباری نێوخۆی عێراق و احترامدانان بۆ سەروەری خاچی عێراق و قانونەکانی هەرێمی کوردستان هەمیشە بە دوای ئەوە داگەڕاوە کە کێشەی لایەنەکان لە هەرێمی کوردستان لە ڕێگای گفتوگۆ و مزاکرە چارەسەر بکرێ و لەلایەن حزبی دموکراتیشەوە هەرچی لە دەستمان هات پێ کۆتاییمان نەکردووە. بۆ جارێکی کە هیوادارین هەموو کێشەکانی عێراق و هەرێمی کوردستانیش هەر لە ڕێگای گفتوگۆ و مزاکرەوە چارەسەر بکرێ. ڕوو بە کۆمەلگای نێودەوڵەتی ئێمە هەمیشە کتومانە ناکرێ بە یەک چاو لە تاران و ئێران بکرێ تەنیا بە کێشەی ئەتۆمی و داهاتووی تەوافقاتی ئەتۆمی ئێران لەگەڵ دنیای دەرەوە. ئێران وڵاتێکی گەورەیە و ئەو وڵاتە گەورە و پانوبەرینە تەنیاش بە جمهوری ئیسلامی و ئاڵلقەیەکی مەحدود کە لە تاران دەوران داوە پێناسە ناکرێ. لەو پەیوەندێدا کتومانە حزبی دموکرات و مەسەلەی کورد بۆ داهاتووی ئێران هیچ کەس ناتوانێت نادیدەی بگرێ. ئەگەر مەسەلەی ئێمە و مەسەلەی نەتەوایەتی ئێمە و ئەوانە نادیدە بگرن جارشکەش ئێران ئەمنیەت و ئارامیش بەخۆ نابین و نابێتە وڵاتێکی قابلی احتیماد بۆ هەموو ئەو کەسانە کە بۆ مافانە کار دەکەن. ڕوو بەلایەنە ئێرانەکان حزبی دموکرات هەمیشە ئامادەی ئەوە بووە کە لەگەڵیان لە تەوافق و گفتوگۆدا بێ چون احتیاجمان بە بەدیل و ئەڵتەرناتیڤێکە لە دژی نظامی کۆماری جمهوری ئیسلامی. زۆربەی خەڵک دەڵێن دەبێ ئەو نظامە بڕوە تا ئەوجەی پیان دەڵێن، بەڵام ئێستا بەو قەناعەتە نەگەیشتون ئەدی چێ جێ بگرێتەوە. ئەوە یەکێک لە وەزیفە سەرچەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران دەبێ کە لەمە و بەدواش کاری بۆ بکە. ڕوو بە بەشەکانی دیکەی کوردستان پارچەکانی دیکە ئەو ماوە زۆر پەیامیان بۆ ناردوینە پێخۆشبوون و خۆشحاڵی خۆیان دەربڕیوە. پەیامی ئێمە ئەوەیە ئارەزوو دەکەین هەموو لایەکیان ڕوحی وەحدەت و یەکڕەزیتیاندا بە قووەت بێ کە کورد بەگشتی ئێستا لە هەموو سەردەمێکدا احتیاجی بەوە هەیە. لە کۆتاییدا هەموو لایەکی ئێوە بەخێراتن دەکەم و من لێرە لە خزمەتتاندام. بەڵێ من ڕەنجە جەمال لە تۆڕی میدیای ڕوودا و بەڕێز کاکایب یەکگرتنەوەتانە نێوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان بە گرنگی و وەرگیرە ئایا چۆن پێشواسی دەکەن لە خەڵکەوە. پرسیاری دومیشم
لە بەیاننامەی هاوبەشی یەکگرتنەوەدا باز دەوە دەکەن بۆ چارەسەری کێشێنەوە خۆیەکان لێکترازان چارەسەر نییە بەڵکو دەبێت قبولکردن و گۆڕان لە سیستەم و شێوازی کارکردن و کێشەکان چارەسەر بکەن هیچ میکانیزمێک بۆ دانراوە چۆن جێبەجێ دەکەن یەکەم بێگومان بەو معلوماتەی کە لە نێوەخۆی ڕۆژهەڵاتی کوردستان بە ئێمە گەیشتووە لە هەموو شار و دیهاتەکان زۆر خۆشحاڵن خۆشحاڵی خۆیان دەربڕیوە و تەبیعیشە دەبێ خۆشحاڵ بن هۆیەکەی ئەوەی حیزبەکەی وانیەکی گرتووەتەوە ئەو حیزبەی کە پێشەوا دروستی کرد و دکتۆر قاسملوو لەسەر چارەسەری ئاشتیارەی مەسەلەی کورد تێیدا ترۆر کرا و دکتۆر شەڕەفکەندی بۆ دۆزینەوەی ڕێگاسارەیەکی یەکگرتووی ڕیزەکانی ئێرانی ئەویش تێیدا دروست کرا و ڕۆژانە لەسەر خەتە بێگومان ئەویان پێخۆش دەبێ و ئێمە و پەیامەمان وەرگرتووە و ئەرچیان لەسەر ئێمە داناوە بەنسبەت ئەوەی دووەم ڕەخنە لە خۆگرتن من لێرە ئاماژە بەوە دەکەم ئێمەی کورد فێر بووینە بەداخەوە زۆر جار کە کێشەمان دەکەوێتە نێو پێک نایەین سەیە دەکەین گلەی و گازندەکان ئاوا دەرببڕین خەتاکان بۆ شۆنی دیکە بەرینەوە خەتاکان بە باوەڕی من لای ئەو شوێنانن کە مەسەلەکە ئی خۆیانە لەگەڵ یەکتر تەعامل نیشان نادەن تەنازل نیشان نادەن کە لە شەقی دەکەن یەکتر تەحمل ناکەن وەزعیەتەکە بەو جۆرە هەیە قبول ناکەن بۆیە دەکرێ بڵم ئێمە وەک حزبی دموکرات ئێستا وەک حزبی دموکراتی کوردستانی ئێران لە سەرمانە ئەو حیزبەی کە پێشەوا دروستی کرد و خەڵکی کوردستانی ئێران بە ئەمانەت داویانە بە ئێمە بە شێوەی نێوخۆیی پێیدا بڕۆینەوە و خەسار ناسێک بکەین و ئەو پەیوەندی بە نێوخۆی حیزبەوە هەیە میکانیزمی کۆنگریا بەشتان چۆن و بەچ میکانیزمێک بەشداری کۆنگراکەن واروەها کۆنگری دەست ئێمە ئێستا لە دەورانی ئینتقال داین لە دەورانی ئینتقالدا ئیدارەیەکی هاوبەشمان هەیە و تەوافقێکی مەکتوب و مستەنەدی نێوخۆییمان هەیە ئەو دەورانی ئینتقال بۆ ئەوەیە تەمرینی مدیریەتی حزبێکی هاوبەش حزبی دموکراتی کوردستانی ئێران بکەین و کۆنگرەی داهاتوشمان کە کۆنگرەی یەکگرتنەوەی دموکراتەکان دەبێت بەشی زۆری بەپی ئەو تەوافقاتەیە بە لە حازی زمانی ناتوانم لێرە بڵام کەنجە دەست پێ دەکا بەڵام بە لە حازی ئوسول و پرینسیپ و پرۆتۆکۆل لەسەر هەمووی ئەوانە بە تەوافق گەیشتوینە ئێوەت کرد کە کۆمەڵگەی نێودەوڵەتی پرسی کوردی لە ئێران نادیدە گرتووە یعنی ئێوە هیچ هەوڵتان داوە کە پرسەکە زیاتر بە نێودەوڵەتی بکەن پرسیاری دووەمیشمەوەیە خەباتی چەکداری ئێوە لە پاش یەکگرتنەوەی هەردوو حیزبی دموکراتی کوردستان خەباتی چەکداری زیاتر دەبێ یا هەروەکو ئەوەی کە ئێستا زۆرێک لە زۆرەکان کەم بووەتەوە یا دەی بڵێن نییە ئەوانێ حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ژیانی سیاسی خۆیدا هەوراز و نشیوی زۆر بووە خەباتی ئەسلی ئێمە خەباتی خەڵکە خەباتی جەماوەری خەڵک بە میلیۆنها لە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر خەتن دژی نظامی جمهوری ئیسلامی ئەو خەڵکەش حزبی دموکراتیان دروست کردووە بەڵام حزبی دموکرات خۆناغی تێپەڕاندووە کاتێک کە هێرش کراوەتە سەر ئێمە هێزی پێشمەرگەی حزبی دموکرات تووشی خەباتێکی دیفاع لە خۆی بووە خەباتێکی چەکداری بووە ئێمە لە بەرنامەماندا نەبووە هەرگز لە هەرێمی کوردستان ڕ هێزی پێشمەرگە بنێرینەوە نێوە خۆی وڵات و لەوێ عملیاتی نظامی بکەن عەلەیهی نظامی جمهوری ئیسلامی بەڵام دەبێ ئەومان لە بەرچاو بێ خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکێکی تووڕەیە لە نظامی جمهوری ئیسلامی بۆ خۆیان هەر شێوازێکیان هەبێ هەڵی دەبژێرن بەس حزبی دموکرات حەقی مەشروعی خۆیەتی لە هەر شوێنێک هێرشی بکرێتە سەرێ دیفاع لە خۆی بکە چێ بووی تۆ سارنووسی ئەو پێشمەرگانە لەکوێ گەشتیان دوای زانێ دەسەوات چیان و ئێوە کە بڕیارتان داوە کۆنگری ئەنجام بدەن هیچ مەترسیەکی لە کۆنگرەوە دەستوەردانەوەی لە کۆنگرا لەسەر ئەو پرسیاری یەکەم لە ڕاستیدا ئێستا من ناتوانم بسمنێ و ئەوەی دەستپێرم بە داهاتوو ئەو لایەنانە لە لایەنوانەوە ڕوون بێتەوە بەنسبەت کۆنگرە شەروەچی کوتم دیسانەکانە پەیوەندی بە داهاتوو وەزعیەتەکە هەیە ڕێبەری حزب لە دەورانی ئینتقالی تەسمیم دەگرێت و کۆنگرە لە داهاتوودا کەی بێ و چۆن بێ یەکەم ئەو زمینە سازیە یان ئەو زمینەیە کە وای کرد هەردوو حزبی دموکراتیەک بگرێتەوە خوێندنەوەی ئێوە بۆ گۆڕانکاریەکان لە داهاتوودا لە کۆماری ئیسلامی ئێران وای کردووە چاوەڕێیەکەن گۆڕانکاریەک لەوێدا ڕوو بداتن لە ئاستی سیاسەتی نێودەوڵەتی کە ئێوە ئامادەسازیتان کرد و خۆتان سیاری دووەمیشم ئەوەیە زیاتر لە 2 ساڵە بێت لە نێو لایەنە کوردیەکان قسە لەسەر دروستکردنی بەرەیەکی کوردستانی هەیە ئەو هەنگاوی ئێوە ئەبێتە هەنگاوێک
بۆ دروستکردنی بەرەی کوردستانی لە پەیوەندی لەگەڵ پرسیاری دواییدا ئێمە ئێستا ناوەندێکمان هەیە بە نێوەی ناوەندی هاوکاری حزبەکانی کوردستانی ئێران لەو چوارچێوەیەدا کار دەکەین تەبیعەتەن یەکگرتنەوەی دموکراتەکان فاکتۆرێک دەبێت چۆن ئەوە بەڕێوە دەبا ئایا ئێمە دەتوانین ئەوە چۆن پەرە پێ بدەین بەنسبەت ئەوەی دیکە ئێران لە کۆمەلگای نێودەوڵەتی و خەبات و تێکۆشانی ئێمە و ئێران چی لێ بەسەردێ ئێمە لەو باوەڕێدا نظامی کۆماری ئیسلامی دەرەقەتی چارەسەرکردنی بۆحرانەکانی ئێران نایە و قەزیەی بەرجام و تەوافقاتی ژەگە لە گۆڕێدا بێ ئەوەندە شۆڕ نابێتەوە کە و کێشەیە چارەسەر بکە چون تەبیعەتی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە پەیوەندی لەگەڵ دنیای دەرەوە پێش قەزیەی ناوەچی و ئەو کێشەیەش هەر ئەوە بوو. چه تأثیری بر وضعیت سیاسی و کنونی ایران داره خصوصا فعالیت‌هایی که حالا به هر حال علیه جمهوری اسلامی ایران هست و سوال دوم این که برنامه بعدی شما بعد از این اتحاد یعنی حزب دموکرات کردستان ایران چه خواهد بود؟ طبیعتاً به لحاظ اینکه حزب دموکرات کردستان ایران یکی از احزاب بسیار قدیمی کردستان ایران و بخشان سرتاسر ایران بوده و اصولاً در تمام دوران فعالیت خودش علیه نظام پهلوی و نظام جمهوری اسلامی رابطه بسیار خوب و عالی با سازمان‌ها و احزاب ایرانی داشتند. حداقل زنده یاد دکتر عبدالرحمن قاسملو به عنوان یک سیاستمدار بسیار برجسته ایرانی رابطهش با اونها خیلی خوب بود. ما فکر می‌کنم که این ها و احزاب ایرانی مخالف جمهوری اسلامی به عنوان یک اقدام مثبت تعبیر میشه و انتظاراتی که از ما دارن حزب دموکرات از موقعیت و نفوذ خودش در داخل ایران و صحنه بین المللی و رابطه بسیار خوبی که با سازمان ها و احزاب ایرانی داره چطور ازش استفاده بکنه در جهت درست شدن یک وحدت یا یک جبهه ایرانی یا همونطور که قبلا اشاره کردم یک بدیل یا آلترناتیو علیه نظام جمهوری اسلامی. قطعا اتحاد مجدد حزب دموکرات و وظایف حزب دموکرات کردستان ایران در آینده هم تمرکز اینه که بخش عمده مخالفین نظام جمهوری اسلامی در داخل ایران هستند، بخش بسیار کم و اقلیت در خارج از کشور هستند. تمرکز ما اینه که چطور ما بتونیم بین مردم کرد در کردستان ایران و بقیه مردم ایران یه رابطه خوبی بهش کمک بکنیم چون مخاطب ما در داخل ایران مردم ایران هستند علیه این نظام. یعنی این میشه گفت سیاست‌های کلی ما خواهد بود در آینده. ئێمە ئێستا ئەولەویەتمان ئەوەیە ئەو تەوافقاتی کە هەمانە و مستەنەداتی هەمانە بەیەکەوە ئەو مستەنەداتە بە فەرهەنگ بکەین بە بنەمایەک بۆ ئیدارەی حزبی دموکراتی کوردستانی ئێران. ئێمە لەسەر ئەوە کار دەکەین بێگومان لە حزبێکی سیاسی وەک حزبی دموکرات جیاوازی بۆچوون هەبوو لە ڕابردووشدا هەبوو ئێستا شێ لە داهاتووشدا هەیە. بەڵام من پێم وایە ئەوەی کە مزاکراتەکە زۆری کێشە بۆ چارەسەری ئەو کێشەیە هەروەکی ئاماژەم پێدا تەمرینێک بوو بۆ ئێمە چۆن ئەو کێشانە چارەسەر بکەین. بۆیە من خۆشببینم گەشتبینم و لە پاڵ خۆشببینی و گەشتبینەکەدا وەزیفەش دیاری دەکرێت لەلایەن ڕەهبەری و حیزبەوە کە ئیدی حزبی دموکرات ئێستا یەکی گرتوێتەوە استراتێژی ئێمە ئەوەیە بە یەکگرتووی بمێنێتەوە لە داهاتووشدا. ئێمە ئێستا بە تەوافق حزب ئیدارە دەکەین. ئەو تەوافقە استقبالی باشی لێکراوە هەیئەتێکی 12 کەسیمان هەیە هەر لای 6 کەس لێک حاڵیبوونێکی باشمان هەیە خەریکی وەسەری خستنەوەی ئۆرگانەکانین. من پێم وایە لەو بوارەشدا دیسان ماوەی ساڵێک بۆ قسەمان لەگەڵ کردووە و لە داهاتووشدا ئەوە دەبینە کۆنگرە و کۆنگرەکەمان کۆنگرەی لێک تێگەیشتن و تەوافق دەبێت. لایەنەکانی باشووری کوردستان زۆربەی زۆریان دۆستی حزبی دموکراتن، زۆربەی زۆریان خاترات و ڕابردوویەکی خۆشیان لەگەڵ حزبی دموکرات هەیە. هەرچی بینی ومانە هەمیشە قسەی خێریان کردو بۆیە جێی خۆیەتی لێرە سپاسیان لێ بکەم و ڕێزم بۆیان هەیە. آیا عزیزی من دوباره هستم از رادیو فردا قسم در رابطه با احزاب اپوزیسیون داخلی ایران ازتون سوال کنم در آینده با اونها چه خواهید کرد؟ رابطه با اونها خواهید داشت؟ حزب دموکرات همیشه سعیش بر این بوده به دلیل اینکه به دنبال حل مسئله کردستان ایران در چهارچوب ایران هست طبیعتا مخاطب داشته باشه. مخاطب ما به لحاظ عملی و میدانی کلیه احزاب سیاسی مخالف جمهوری اسلامی هستند.
ما اینجا روی چند کلیت تاکید کردیم. اول اینکه همشون به دموکراسی معتقد باشن، بعد ایران یک کشور چند ملیتی هست. تو یک کشور چند ملیتی باعث این گزینه‌های مختلف در چگونگی شکلگیری فرهنگ سیاسی و بازسازی ایران قطعاً تأثیر داشته باشند. ما معتقد هستیم که عدم تمرکز و ایده مشارکت و اصولاً یه توافقی بر اساس قانون اساسی میتونه راه حل خوبی برای آینده ایران باشه و ما در گفتگوهای خودمون با تمام سازمان‌ها و احزاب سیاسی ایرانی اینو مطرح کرده ایم. از این به بعد هم اینو ما ادامه میدیم. زور سپاس بو همو لاشی زۆر سپاس بۆ هەمووتان. قربانی ئێوە.